جمع و بصالات عبدالله وجلال ثاني شيء ما يبغينا امرو 22 سال تيپارا بی برانبری او پلان جرینی و دولتی نگریستانا به دشمنان و نیوکرانی گلی کور
ئەو پلانگێڕی ئەوان سەری گرت بەڵام بە پێچەوانەوە گەلی کورد بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ سەددانە ساڵ بەرەو پێشەوە ڕۆی گەلی کوردی کرد بە خاوەنی ئیرادە بە خاوەنی هێز بە خاوەنی سیاست بە خاوەنی هەر شتێک کە گەلی کورد گەلان پێویستیان پێ بێ بڵێن ئازادین ئەمڕۆ ڕێسەر ئۆجالان لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ گەریلای کردە هێزێک کە دوژمنی گەلی کورد فاشیستە ئەردۆغانی فاشیستە هەڵوە شێندراوەتەوە گەلی کورد سەرکەوتنە بێ ڕێزدار ئۆجالان شەڕی ڕۆژهەڵاتی ناوین ناوەستێ ئەبێ ڕێزدار ئۆجالان ئازاد بێ ئەبێ ئەوانە بدرێن بە دادگایی مافی مرۆڤ لەبەرەوەی ڕێبەر ئاپۆ تەنها ڕێبەری گەلی کورد نییە تەنها ڕێبەرێکی ئاستایی نییە ڕێبەری هەموو گەلانی بندەستە ئی هەموو ژنێ بە تایبەتی ژن ئەمڕۆ ژنی کردە نمونەیەکی هەرە جوان لە ڕۆژهەڵاتی ناوینە و هەموو ژنانی جیهان کە ئەمڕۆ ژنی کورد پێشەنگایەتیەکە سڵاو لێبێ سڵاو لە تۆش ئەمڕۆ ئێوە ئەم گربوونەوەتان ئەنجامدان ئەتانەوەی چی پەیامێ لێرە بگێنن تێنەگەشتم چی پەیامێکتان هەیە من دەڵێم لێرەوە دەبێ هەر کەس بزانێ لە دۆستی گەلی کورد لە دوژمنانیش حرەکەتێک هەیە لە تەواوی ناوچەکە و دنیادا بڵاو بۆتەوە پێی دەڵێن حرەکەتی ئاپۆچی توانایە و ئیرادەیەکی بەهێزی هەیە دەبێ هەموو کەس حسابی بۆ بکە ڕێبەر ئۆجالان ئیرادەیە باوەڕیە هێزە فەلسەفەیە گەلی ئێمە پێویستی پێوێتی هەتا ئێوە دەبینن لە هەر شوێنێک تەبگەرە ئاپۆچیەکان سەرکەوتن تۆمار دەکەن لە ڕۆژ ئاوا لە شەنگال لە مەخمور لە گارە لە قەندی لە هەر شوێنێکی تر لەبەرەوە ئەو گەلە هەتا ڕێبەر ئۆجالان و فکرەکەی هەبێ چاوەڕوانی سەرکەوتنی گەورەتر بێت بژی سەرکەوتنی گارە چەپڵە دەدەنێەوە ئێوە تەنها چەپلەکانتان بژی سەرکەوتنی گارە وەگارە چەپڵە بژی سەرکەوتنی گارە بژی سەرکەوتنی گارە بژی سەرکەوتنی گارە بژی ڕێبەر ئاپۆ بژی ڕێبەر ئاپۆ بژی ڕێبەر ئاپۆ لە سەرکەوتنی گارە فکری ئۆجالان دیارە لە سەرکەوتنی گارە فکری ئۆجالان دیارە تکایە هەمووان بەدەوە بەرز بێنەوە لە دوامەوە ئەوانی دواوە یەک پەرچە و یەک دەم بێژی ڕێبەر ئاپۆ بێژی ڕێبەر ئاپۆ بێژی ڕێبەر ئاپۆ بێژی بەرخۆدانی ئیبراڵی بێژی بەرخۆدانی ئیمراڵی بێژی یەکەتی گەلی کورد بێژی یەکەتی گەلی کورد بێژی یەکەتی گەلی کورد بێمرە خیانەت بێمرە خیانەت بێمرە خیانەت بڕۆخێ داگیرکەر بڕۆخێ داگیرکەر بڕۆخێ داگیرکەر
سڵاو لێ سڵاو لە تۆش ئاماژتان چیە لەم کردبوونەوەیە ئامانجمان لەوەیە هێرشەکانی تورکیا بڕۆنە دەرەوە پیلانگێڕی پوچەڵەکەینەوە ئازادیمان داواکاریمان ئەوەیە عەبدوڵڵا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد کرێت ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ ئازادی بۆ ئازادبوونی ڕێبەر ئاپۆ ئازادی تەواوی مرۆڤایەتیە میتی تورک بڕاتە دەرەوە هیچی تر هێرش نەکاتە سەر خاک و نیشتیمان هیچی تر نێتە سەر گەلەکەمان ئێمە تێکیانەشکێنین بە هێزی گەل و بە هێزی گەریلا تورکیا تێگەشکێنین هێزی پاراستن گەلەکەمان ئازاد دەکات ئەردۆغان داگیرکەرە گەریلا هێزی گەلە ئەردۆغان داگیرکەرە گەریلا هێزی گەلە لەگەڵ وتنی گارە هەمومان چەپڵەکانتان گارە 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 چەپڵەکانتان گارە گارە بۆ خۆشتان بێڵێنە لەگەڵما گارە چەپڵە گارە 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 ئۆجەڵەن 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 چەپڵەکانیشتان لەگەڵیە ئۆجەڵەن 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 گارە 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 گەریلا 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 چەپڵەکانتان لەگەڵیە گەریلا 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 بێژی سەرۆی ئاپۆ بێژی سەرۆی ئاپۆ سڵاو
سلااوت لێبێ سڵاو لە تۆش خوشکی ئازیزم. ئەمڕۆ ئەم گربوونەیەتان ئەنجامدا ئاماژتان چیە خۆ پەیامتان چییە؟ ئێمە وەکو کەسوکاری شەیدانی حەفەی شوبات پەیامی ئێمە ئەوەیە کەوا دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی کە چۆن خەڵک ئەوانیان هەڵبژار بۆ ئەوەی کە ئاسایش و ئەمن لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان بەرقەرار بێت. بەڵام بەداخەوە من بۆیە ئەڵێم ئێستاش ئەڵێم ئەمانە چ پارتی چیەکێتی بوونەتە داردەستی دەوڵەتی ئێران و تورک حکوومەت توانیوەتی ئەتاتورکەکان توانیوێنە ئاسایشی کوردستان تێک بدەن و خۆیان وەقواتیان هێناوەتە ناو کوردستانەوە بە قوڵایی زیاتر لە 25 کیلۆمەتر. بەڵام من هیوا ئەخوازم سەرکەوتن بۆ گەلی کورد، سەرکەوتن بۆ گریلەکان، ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆچالان، مردن و سەرشۆڕیش بۆ ئەتاتورک و ئەتاتورکەکان.
عفرین احمد علومچه کردستانی یک پارچه سنا احمد سلیمانی کردستان کوچابانی سنا احمد سلیمانی کردستان کوچابانی فیزی سارا آبو
همون تاکو همون تاکو برای من برای سکوتری کارا سکوتری کارا فکری اصلا دیارا سکوتری کارا فکری اصلا دیارا بیشی یکتی گلی کن یکتی گلی کن بیشی یکتی گلی کن بیمری خیانت بیمری خیانت بیمری خیانت بروخه درگرکن بروخه درگرکن بروخه فاشیزم بروخه فاشیزم سڵاوت لێبێ ئەمڕۆ گرتبوونەوەیەکتان ئەنجام داوە ئامانجتان چییە پەیامتان چییە لەم ڕۆژەیە ئامانجی ئێمە لەم چالاکیە پڕۆتۆستۆکردنی ئەو پیلانگەڕینی و دەوڵەتی کە لە سەرگەلی کورد و لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە خۆی دوێ ئێمەش ئامانجمان پڕۆتۆستۆکردنی ئەو پیلانە نێو دەوڵەتیەیە سواز بۆ ئێوەش سڵاوت لێبێ سەرچاگیانەکە بورە ئەمڕۆ هاتون بۆ گرتبوونەوە بۆ ساڵیادی عەبدوڵڵا ئۆجەلان چی پەیامێکتان هەیە ئەو یادداشتەی ئەتانەوێ بڵاویکەنەوە چییە سڵاو لە هەموو لایەک ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە بۆ مێژوی کورد بۆ لە مێژوی مرۆڤایەتیە بە تایبەتی ئەو وڵاتانێک کە خۆیان بە دیموکراتی و ئازادی خواز ئەزانن پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانیانەوە لەبەرەوەی زۆرینیان بەشداریان کرد لەو گەلە کۆمە نێودەوڵەتەی کە کرایە سەر ڕێبەری گەلی کورد ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ئێمە لێرە پەیاممان ئەوەی ئەڵێن هیچ کاتێک ڕێبەری ئێمە زیندانی ناکرێت ڕاستە بە جەستە زیندانە بەڵام لە فکریا ئازادە چونکە ئەمڕۆ ئەو پارادیگمانیەیە کە بۆ مرۆڤایەتی هەیەی هەموو کەس خاوەنی لێ دەرئەکەوێت
لە ئەفریقاوە بگرە لە میسر بگرە لە کوردستانەوە بگرە هەتا ئەو شوێنانەی کە ئازادی خوازیان لێە لەبەرەوە ئێمەش وەکو ژنان لە باشووری کوردستان بە ئەرکی خۆمانی ئەزانی کە لەم ڕۆژە ڕەشەیە هاتوینەتە سەر جادە و داوای ئازادبوونی بەڕێزیانەکەین و ئەو کۆشەگیریەی بە تابەتی کە لەسەری بەڕێوە ئەچێت و پیرۆزبایی سەرکەوتنی گارێژ ئەەکەین کە دوژمنان تێکشکان بەهێزی گەریلای نیشتیمان پارێز. سپاس. سڵاو لێبێ ئێوە ئەمڕۆ ئەم گربوونەوەتان ئەنجام داواتانەوە یادداشتێک بڵاوکەنەوە ئەتانێت لە یادداشتەیە چی پەیامێ بگێنن. وڵێ ئێمە وەک کۆمیتەی ئازادی ئۆژەلان لە باشوور دەستۆنگەی هەستکردن بە ئەرک و بەرپرسیارەتی بەرامبەر بە نێتۆکەمان بەرامبەر بە میرمەندی گەلی کورد بەڕێز ئۆژەلان کە ئەمڕۆ 22 ساڵ بەسەر ئەو کۆمپلۆی نێودەوڵەتی کە بەسەر بەڕێز ئۆژەلان داهاتووە دەمانوێت شەرمەزاری بکەین و پەیامی خۆمان هاوسۆزی خۆمان و پاڵپشتی خۆمان دەنێرین بۆ بیرمەندی گەلی کورد بەڕێز ئۆژەلان و داوا دەکەین لە هەموو هاونیشتمانیەکی هەموو شار و شارۆچەکان کە لە هەموو لایەک و بەشداری ئەو چالاکانە بگەن کە بتوانین بە هەموو لایەک بە یەک دەنگ بە یەک ڕنگ گۆشەگیری سەر بەڕێز ئۆژەلان بشکەین. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. ئەمڕۆ هاتوونەتە سەر شەقام ئەتانەیە چی پەیامێ بگێنن؟ ئەمڕۆ ئێمە هاتوینەتە سەر شەقام بۆ ئەوەی پەیامی خۆمانۆک و ژنانی و گەنجانی باشوور بگەێنین بە دەوڵەتی فاشستی تورکە کۆمپلۆی نێودەوڵەتی تاوانێکی ڕەشەوە نەفرەتی لێکەین نەفرەتەکەین لە هەموو هێزەکانی جیان کە دەوڵەتی تورکیا بە پاڵپشتی ئەوان ئەم هێرشەی کردە سەر
سەر باشووری سەر ڕێبەر گەلی کورد ڕێبەر ئۆجەلان و دەمانەوێت پێی بڵێن ئەم هێرشەی چیایگارە ئەم سەرکەوتنەی گەریلاکانی پەکەکە لە چیایگارە جارێکی تر بە دوژمنەڵەیە کە ئێمە گەلێکی زیندوین و هیچ کاتێک تۆ ناتوانانی لە ئیرادەی گەلی کورد بدەی و ناتوانانی گەلێکی زیندوو لە ناوبەری و ئێمە کە خاوەستاتە و بیر و فکرەی خۆمانین بە ڕێبەرایەتی ئەو ڕێبەرێک کە ئێستا ئێوە لە زیندانتان کردووە. كان لما كان في الفيلم شقا كان لبركان شهيدان لبيوشية كجلاو تمثل وكانيش لمناوان الجنتل أم خمي خدريك کە لە شەقامی سالمەوانەیە بەڕێکەوتین تاوکو و بەردەمباخی گشتی لێرەدا یاداشت و پەیامی خۆیان دەخوێننەوە و بڵاوی دەکەنەوە دەیانەوێت لە ڕێگای ئەو پەیام و یاداشتانەوە ئازادی بۆ ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە داوای ئازادی دەکەن و لێرە لە ڕێگای ئەو کەسانەی کە وتارەکان پێشکەش ئەکەن پەیامەکەیان بڵاو ئەکەنەوە و دەنگی خۆیان ئەگەێنن. شاري قدسية وشاري بيكسة وشاري شهاب شاري مشو شاري والزكاني أمين لم تاتدا نعمانك وقاني سليمانين وعلى التوالي لله عن بشوار ولا تكفي طوال شاري السنين بيكو وزندان وشيشي سرياكي مرمردايا من كايا ورنا فيش تلكسكان بوي أبالان كايا ورنا سرو أما دماني مريض أبالان كايا نخبرو ما وصل ورنا سرو باقيان دمان ورنا سرو كايا ورنا سرو كا توصاقي
لایەنەکە چی پێشکەشێک سێ وتار هەیە ئەو برادرانی قەساکەن سوودێنە ئێرە سپاسیانەکەی بەسەر چاو هەرێک سەر داوایان بکە و بەیانە باکەکەیان بەس بە کورتی قسە بکەن کایە وەرنە سەرەوە ئامادە بووان هەواڵان وەرنە سەرەوە بۆی بکەین بەرنامەکانمان دەست پێکەین ئازادی ئازادی بۆ جەلال ئازادی بۆ جەلال ئازادی 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 بۆ جەلال ئازادی بۆ جەلال ئازادی ئەمنیە قسە ناکەم ئەمنیە بەڕێزان ئێمە دەست بە بەرنامەمانەکەین سەرەتا ئێمە لە 22مین ساڵ یادی پلانگەڕی نێودەوڵەتی پلانگەڕی لە دژی ڕێبەر ئۆجەلان شەرمەزار و محکومەکەین ڕسوایەکەین تەواوی پلانگێڕان بە نەفرەتەکەین و ئازادی ئۆجەلان بە ئازادی بۆ خۆمان بۆ گەلی کوردە بینین و لەم پێناوەدا ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە سەرەتا دەقەیەک بۆ گیانی پاکی شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی مرۆڤایەتی ڕائەوەسین تکایە دەقیقەیەک بە بێدەنگی شەیدان ئێستا و ئایندەمانن شەید نامرن شاهید نامرن شاهید نامرن سەرەتا وتاری کۆمیتەی ئازادی ڕێبەر ئۆجەلان لەلایەن بەڕێز شاڵاو مەحموودەوە دەخوێنرێتەوە بە بەڕێز شاڵاو فەرمێن بەڕێز شاڵاو مەحموود بفەرمێ بۆ وتاری ئامادەبوانی بەڕێز هەموو لایەکتان بەخێر بێن بەشداریتان لەم ڕۆژەدا لەم چالاکێدا بۆ خۆی پوچەڵکردنەوە و هەڵۆشانەوەی پلانجێڕی نێودەوڵەتی 15 شوباتە و هەروەها پیرۆزکردنی سەرکەوتنەکانی گەریلایە لە زنجیرەچیاکانی گارە کە توانیان لوتی فاشیستەکان بشکێن و پەیامی سەرکەوتن بە هەموو گەلی کورد بگەن سەرکەوتنی ئەوان لەوێ سەرکەوتنی هەموو گەلی کووردە لە دژی فاشەتی تۆرانیەکان لە 23مین ساڵیادی پلانجێڕی نێودەوڵەتیدا مسۆگەر سیستمی ئیمرالی هەڵدەوەشێنینەوە وەک دەزانرێت پلانجێڕی نێودەوڵەتی وەک دەزانرێت پلانجێڕی نێودەوڵەتی لە 9 تشرینی یەکەمی ساڵی 1990 تا 15 شوباتی ساڵی 1990 لە کاتێکدا بەڕێوەچوو کە دۆزی ڕەوای گەلەکەمان بە تەواوی لە ئاسی نێودەوڵەتیدا ئاشکرا ببوو ئیدی نەدەتوانرا نکۆڵی لێ بکرێت و چارەسەرکردنی ئەم دۆزە خۆی دەچەسپات هەر لەو کاتەدا بوو کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە پرۆژە پێشنیارێکی هەشخاڵ بۆ چارەسەری سیاسی و دیموکراتیانی پرسی کورد دەرگای لە بەردەم چارەسەری ئاشتی و پێکەوەژیانی گەلان کردەوە بێگومان ئەوەی ئەم دۆزەشی ئاشکرا کرد و گەلی کوردیشی ژیاندەوە بەرەو چارەسەری
بەرەو چارەسەری ئاڕاستەگیری کرد تێکۆشانی ئازادی خوازانی پەکەکە بوو بە ڕێبەرایەتی ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان. لە ڕاستیدا ئەو پیلانجێریە بە ئامانجی سەر لە نوێدا سەپاندنەوەی سیاسەتی نکۆڵی و خڕکردن و توانەوە بوو بەسەر گەلی کووردا. ڕێگریکردن بوو لە چارەسەری دیموکراتیانی دۆزی ڕەوای گەلەکەمان. پیلانجێڕان دەیانویست لە ڕێگەی ئەو پیلانجێڕێەوە پەکەکە و ڕێبەر ئۆجەلان لەناو بن بەمەش قڕکردن و لە ناوبردنی گەلی کورد بە ئاسانی تەواو بکەن. هەروەها گەلانی خۆرهەڵاتی ناوینیش بە دەمارگیری عەقڵێتی شۆڤێنیستی و فاشستیەوە لە بەرامبەر بە یەکتردا لە نێو شەڕ و پێکدادانی بەردەوامدا بن. بۆیە ئەو پیلانجێڕیە بەو ڕادەی دژ بە گەلی کورد و بزوتنەوە ئازادی خوازەکەی بوو، بە هەمان ڕادەش دژ بە گەلی تورک و گەلانی تری خۆرهەڵاتی ناوین بوو. بەڵام گەلە ئازادی خوازەکەمان و بزافە شۆڕژێڕەکەی و ڕێبەر ئۆجەلان بە یەکگرتووی و بە بەرخۆدانێکی مێژوویی ڕوبەڕووی ئەو پیلانجێڕیە بوونەوە و توانیان پیلانجێڕیەکە بێ ئەنجام بهێڵنەوە. لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا گەلەکەمان و بزاف ئازادی خوازەکەی بە دروشمی کەس ناتوانێت ڕۆژمان تاریک بکات لەسەر پێیان بوون و ئیرادەی ئازادی خۆیان دژ بە پیلانجێڕی نیشاندا. هەروەها ڕێزدار ئۆجەلانیش لە زیندانەوە بە پارادایمی ئازادی و نەخشەڕەی چارەسەری دیموکراتیانی پرسی کورد شکستی بە پیلانجێڕەکە هێنا. هەرچەندە ئەو پیلانجێڕێ شومە بێ ئاکام مایە و ئیرادەی کوردی ئازاد تۆکمەتر و بەهێزتر بوو، بەڵام لەو 22 ساڵەدا ڕێگری لە بەردەم چارەسەری پرسی کورد کرد و بەردەوامی بە دۆخی شەڕ و پێکداداندا. دەسەڵاتی فاشیسمی ئاکەپە مەهەپە 20 ساڵە لەسەر بنەمای بەردەوامیدان بەو پیلانجێڕێ و بۆ گەیشتن بە ئامانجەکانی ئەو پیلانجێڕێ لەسەر کارە و بە دڕندانەترین شێوە پێداگیری لەسەر لە ناوبردنی گەلەکەمان و بزوتنەوە ئازادی خوازەکەی دەکات. لە بنچینەی دەسەڵاتی فاشیسمی ئەکەپە مەهەپە دەسەڵاتێکی پیلانجێڕ و ئەرکە سەرەکیەکەی تەواوکردنی قۆناغەکانی تری پیلانجێڕیەکەیە کە لە ناوبردنی گەلی کورد و دەستکەوتەکانی بزوتنەوە ئازادی خوازەکەیەتی لە هەموو کوردستاندا. وەک چۆن پیلانجێڕی نێودەوڵەتی لەلایەن سیستمی مۆدەریتەی سەرمایەداریەوە داڕێژرا و جێبەجێکرا، سیستمی گۆشەگیری و ئەشکەنجە لە ئیمرالی سەپێنرا، ئەوە فاشیسمی ئەکەپە مەهەپە لەلایەن هێزەکانی ئەو سیستمە باڵادەستەی سەرمایەداری جیهانیەوە هێنرایە سەر دەسەڵات و ئەمڕۆ بۆتە بەڵایەک بەسەر خودی سیستمەکە خۆشی و ناوچەکەشەوە. بەڕێز ئۆجەلان لە نێو چاڵەمەرجی زیندانی ئیمرالیدا 22 ساڵە لە نێو بەرخۆدانێکی مەزندا سیستمی گۆشەگیری و ئەشکەنجەی زیندانی بێکاریگەر کرد و هەر لە زیندانەوە شۆڕشێکی فکری مەزنی بەرپا کردووە و ئەمڕۆ بۆتە خاوەنی نەخشەڕەی چارەسەری دیموکراتی و ئاشتی و بەیەکەوژیانی ئازادانەی گەلان. ئیدی گەلی کورد و گەلانی ناوچەکە دەتوانن بە پرۆژەی خۆرهەڵاتی ناوینی دیموکراتیک و کوردستانی ئازاد سیستمی کۆنفدراڵی دیموکراتی خۆیان بنیاد بنێن. لە کاتێکدا پێدەنێنە 23مین ساڵوەگەڕی پیلانجێڕی نێودەوڵەتی ڕژێمی فاشستی ئاکەپە مەهەپە بە پشتیوانی چەتەکانی داعش و کوردی بەکرێگیرا و لە هەوڵی بەردەوامیدان دان بە پیلانجێڕی و توندکردنی گۆشەگیری لە ئیمرالی. هەروەها هێرش و پەلامارەکانی ئەم دوایی ڕژێمی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان هەنگاوەکانی ئەو پیلانجێڕیە قێزەونن کە هەموو گەلی کوردی بە ئامانج گرتووە. بەڵام ئەمڕۆ دژ بەو پیلانجێڕیە ڕێبەر ئۆجەلان زیندانی ئیمرالی کردۆتە خوێندنگەی بەرخۆدانی و فەلسەفەی ژیانی ئازاد. شەڕبانان و گەریلاکانی ئازادیش بەرخۆدانی بێوێنە دەنوێنن. ئێمەش لەگەڵ گەلەکەمان و ئازادی خوازانی دنیا لە دەوری ئەم بەرخۆدانەدا بە پارادایمی دیموکراتی لە تێکۆشانداین و بە هەڵمەتی کاتی ئازادی ڕێبەر ئۆجەلانە سیستمی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمرالی هەڵدەوەشەنینەوە.
بۆ بنیادنانی سیستمێکی دیموکرات دادپەروەر و ئاشتەوا و ئازاد کە خەونی هەزاران ساڵەی گەلەکەمان و گەلانی ناوچەکە و مرۆڤایەتیە و ئامانجی بنچینەیی بیرمەندی ئازادی خواز ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلانە و تێکۆشانمان دش بە پیلانجێڕی و داگیرکاری بە سەرکەوتن دەگەێنین مسۆگەر ئیرادەی ئازادی سەر دەکەوێت سڵاو لە بەرخۆدانی ئیمرالی و سەرجەم زیندانیانی ئازادی خوازان نەفرەت لە پیلانجێڕی و پیلانجێڕان بژی ئازادی کۆمیتەی ئازادی ئۆجەلان باشووری کوردستان 15 شوباتی 2021 بەڕێزان سەرنجێ بۆ ئێوەی ڕاگەیەنکاران و بۆ ئامادەبوانی بەڕێزیش کۆمیتەی ئازادی ئۆجەلان لە تەواوی مانگی شوباتە زنجیرە چالاکیێکی ئەنجام داوە یەکێک لە چالاکیەکانی بریتیە لە هەڵمەتی نامەناردن بۆ ئیمێڵ ئەدرسێک کە ئەگات بەدەست پارێزەرەکانی ڕێبەر ئۆجەلان و لەویشەوە ئەگات بەدەست ڕێبەر ئۆجەلان بۆیە ئێمە لێرە لە ئێوەی بەڕێز داواکەین هەمووتان بەشدار بن بە ناردنی نامەیەک وەفاداری خۆتان سۆزی خۆتان بۆ ڕێبەرەکەتان بنێرن من لێرە وێنەی ئیمێڵە ئەدرسەکەتان پیشانە دەم بۆی ڕاگەیەنکارەکانی بەڕێزیش توان وێنەی بگرن و وڵای بکەن دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان ئامادەبوونتان ڕێزگرتن بوو لە بەرخۆدانی 22 ساڵەی ڕێبەر ئۆجەلان لە ئیمرالی دەست خۆش بەڕێی ساڵەوە مەحموود وتانی ڕێکخراوی ژانی ئازادی کوردستان ڕۆژاو لەلایەن بەڕێز ژینۆ ڕەشیدۆ دەخوێنێتەوە بە کار و ژینۆ بفەرمێت وەڵایی مەجبورم بخوێن ئاخر لە کۆتایەکە ئەوێ بڕۆمە سەر بلۆکێکەوە بێ ئەرە وەڵان حەز ناکەم کەس لە دوامەوە ژینۆ خانەگەر تۆزێ بێتە ئەڵێن باشە وەڵای تۆز بێتە جاخوا مە نابینە بە یەک ڕیزی ژنان لە دژی گەلە کۆمەینی و دەوڵەتی و کۆمەڵخوژی ژنان تێدەکۆژین لە 20هەمین ساڵوەگەڕی ئەنجامدانی گەلە کۆمەینی و دەوڵەتیدا تەواوی هێزی بەشدار لە گەلە کۆمەکەدا ڕیسوا و شەرمەزار دەکەین سڵاو ئاراستەی بەرخودانی و چالاکیمان گرتوان لە دژی گۆشەگیری دەکەین و سەری ڕێز و نەوازش لە بەردەم ئەم شەهیدە بەڕێزانەدا ئابەزێنین دا ئەنەوێنین بە دروشمی کەس ناتوانێت ڕۆژی ئێمە تاریک بکات چالاکی یان بازیان ئەنجامدا پیلانگێڕی کارکتەری ئەو دەوڵەتە خوێنمژ و دیکتاتۆرانن کە بە هیچ شێوەیەک ئازادی خوازان پەسند ناکەن لە مێژووی مرۆڤایەتیدا پلانگێڕی بە پێوانی یەکەم لە بەرامبەر پێشەوە و ڕێبەرانی گەل ئەنجام دراوە بۆ جاری یەکەم پلانگێڕی لە دژی دایکە خواوەند کراوە کە بە لێدان لەسەری کۆمەڵگا کە چاوەکانی ئیرادە و هێز و زانابوون و یەکسانیە ڕوبەڕووی نەزانی و کۆیلایەتی و نادادی کردەوە لە کەسایەتی ژندا هێرش کرایە سەر هەموو نرخی کۆمەڵگا لەو ڕۆژە تا ڕۆژی ئەمڕۆ مێژووی مرۆڤایەتی وەک دوو چەم ڕێگەی گرتووە یەکیان هێزی سەردەستە لەگەڵ خیانەتکاراندا بەشەکەی تریان هێزی گەلە و لە ناویدا کەسانی پێشەنگ ڕێبەری تێکۆشان دەردەکەون کۆمەڵگای ئازادی خواست بە دەیان عەشتار و ڕۆمەتۆسی بەرهەم هێناوە ڕێبەر ئاپۆش وەک مناڵی ڕەسەنی دایکە خواوەند لە یەکەم هەنگاوی تێکۆشانیەوە تا ڕۆژی ئەمڕۆ فیداکارانە تێکۆشاوە و نهێنی تەواوی کۆیلەکردنی ژن و چەوسانەوە و مرۆڤایەتی کە لە چەوسانەوەی گەلی کووردا شاراوەیە بە شێوەیەکی زۆر قوڵ لە بواری زانستی فەلسەفی و مێژووی ئاشکرا کردووە بەهێزترین پێشەنگ و شۆڕشی بۆ بنیادنانەوەی گەلی کورد بنیادنانی ژنی ئازاد دروست کرد هەر بۆیە گەلە کۆمەینی و دەوڵەتی لەسەر بنەمای زێنێتی سەرمایەداری قازانج و عەقڵی زوڵمکارانەی هاوبەش گەلە کۆمەیان ئەنجامدا
کە وەک خراپترین کاری سیستەمی سەرمایەداری مۆدرنیتە خۆی نیشان ژنان و گەلانی ئازادی خواست بە گشتی و گەلی کورد بە تایبەتی کۆمەڵکوژ بکەن لە سەرتاسەری کوردستاندا گەلی کورد ڕوبەڕووی زۆرترین کۆمەڵکوژی بۆتەوە وەک کیمیابارانی هەڵەبجە ئەنفال گەلی زیلان ڕۆبۆسکی شنگاڵ و سەردەشت و هەتا کۆتایی ڕۆژی 15 شوباتیش دژوارترین کۆمەڵکوژیە لە دژی تەواوی گەلی کورد بە تایبەتی ژنان بەڕێوە چوو لەلایەن پیلانگێڕانەوە باشووری کوردستان وەک ناوەندی پێکێنانی گەلە کۆمە دەستنیشان کرا و بە پەرسپەکتیفی سیستەمێکی گەندەڵ نادیموکرات وابەستە بە داگیرکاران کە بە هەموو شێوەیەک بکەوێتە دژبەری هێزی دینامیکی دیموکراتی ناوخۆی و دژی پێکێنانی یەکێتی نەتەوەیی و دژەژن ئەرگدار کرا لەگەڵ پێشکەوتنی شۆڕش بە فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ لە پێشنگایەتی شۆڕشی ژناندا شۆڕشی کوردستان دەستی پێکرد کاریگەرێکی زۆری لەسەر باشووری کوردستانیش داناوە ڕێبەر ئاپۆ دەڵێت هەر شۆڕشێت ئەگەر تێکۆشانی ژن نەکاتە ناوەندی تێکۆشانەکەی ئەوە ئەو شۆڕشە ڕوبەڕووی هەڵۆشان دەبێتەوە شۆڕشی باشووری کوردستان بە شۆڕشی ژن ناو سەر دەکەوێت چۆن لە ماوەی ڕابردوودا باشووری کوردستان چەندین ژنە شۆڕژگەڕی تێدا هەڵکەوتووە سەرڕای هەبوونی دژوارترین زێنێتی ناموسپەرستی کەسایەتی وەک دایەگوڵێ نێرگز لەیلا قاسم عایشەگوڵ و ملازم حەلیمە و مارگرێت و هەتا دوایی گرێدراو بەم ڕاستیانەشەوە لەسەر فکری و ڕامانی ڕێبەر ئاپۆ چەندین ژنە قارەمان بوونەتە قەڵغانی پۆڵاین لە بەردەم گەلەکۆمە و لە پێناو ئازادی ژن و دیموکراتیزەکردنی کۆمەلگا و بنیادنانی یەکێتی نەتەوەی و کۆتایی هاتن بە گەندەڵی و داگیرکاری وەک ڤیان سەعادەت دەستینا بەرخودان بەروار هیران ڤەژین سارینا و ڕوهەی و هەتا دوایی لە دژبەری ئەم ڕاستیانەش بۆ ئەوەی باشووری کوردستان بکەن بە ناوەندی گەلەکۆمە زۆرترین کۆمەڵکوژی لەسەر ژنان بەڕێوە دەبن تا ژنان ڕۆڵی کاریگەر نەگەڕن و هەموو شێوەیەک ژن دەکرێتە کۆیلە و داردەست بۆ ئەو مەبەستەش ژنان پارچە دەکرێن و لە یەکتردا دەبڕێن ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پێمان وایە تاکە چارەسەری بۆ تەواوی کێشەکان تەواوی کێشەکانی ژنان و بۆ چارەسەری گەندەڵی و نادیموکراتی و هەموو داگیرکاریەکان تاکە چارەسەری پارەدایم و فەلسەفە و نەخشەڕێگای ڕێبەر ئۆجەلانە پیلانگێڕی 22 ساڵە بە هەموو ئامڕازێکی چەپەڵ بەردەوامەوە بەشێکی قوڵی لە باشووری کوردستان بەڕێوە دەبرێت کۆمەڵکوژی لەسەر شنگاڵ و تەسلیمکردنی ژنان شنگاڵ بەهێزی هۆبانەی وەک داعش و بەردەوامکردنی داگیرکاری سەربازی و سیاسی و ئابووری کولتوری لە باشووری کوردستان لەلایەن ڕژێمی تورکیاوە بەرزیکردنی خەڵکو و گەندەڵی و کوشتن و لێدان و زیندانیکردنی کەسانی ئازادی خواست کە ئەوەی بە پێوانی یەکەم باجی هەموو داگیرکاریەکانیش دەدات ژنانن کاتێک دەگوترێت لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا تەواوی گەلی کورد بە گشتی و ژنانی ئازادی خوازانی ژنان و بە تایبەتی لە زیندان ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە ئێمە وەک ڕێکخراوەکەمان داوا لە هەموو ئازادی خوازان دەکەین کە هەموو کەس بە ئەرکی سەرشانی خۆی هەستێت و با هەمومان دیواری زیندان بشکێنین و تەواوی گۆشەگیریەکان هەڵگرین و هەموو هەوڵەکانمان بخەینەگەڕ بۆ هەموو بۆ ئەوەی لە پارادایمی ڕێبەر ئۆجەلان تێبگەین و پێکی بێنین بە یەکڕزیمان لە دژی هەموو جۆرە گەلەکۆمە و داگیرکاری و زێنێتی نۆکەری و کۆمەڵکوژی ژنان تێبگۆشین بەم شێوەیە دەتوانین تەواوی پلانگێڕەکان پوچەڵ بکەینەوە و باشووری کوردستان بکەین بە ناوەندی ژنی ئازاد و یەکێتی نەتەوەی و بنیادنانی نەتەوەی دیموکراتی ڕسوا بێت نۆکەری و گەلەکۆمەکان بژی یەکڕزی و بەرخودانی ژنان بژی ڕێبەر ئۆجەلان ژن ژیان ئازادی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان 15/2/2021 سپاس بۆ هەواڵ ژینۆ ئێستاش کۆمیتەی پارێزگای سلێمانی حیزبی شۆڕی کوردستان لەلایەن بەڕێز هاوڕێ سامان زیندانی و دەخوێنرێتەوە با بفەرمێن